خەڵکی ئەو دەڤەرە و ئەو منتقەیە ئەو گەڕەکەیە لەبۆ ئەوەی کە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی ژینگە 300 نمام لێرە ڕوێندراوە بە ئامادەبوونی لایەنی پەیوەندیدار وە ئەندازەی پارک و باخچەکان و شارەوانی دارەتوو و ئەم نەمام ناشتنە ئەکید پەیامەکە بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر ژینگە بپارێزن و زیاتر گرنگی بە ژینگە بدەن و ئێمەی ژینگە دۆستانیش هەموو کات جەخت لەوەی دەکەینەوە کە زیاتر ڕێژەی سەوزایی زیاتر بێتن و هاوڵاتیان زیاتر درێک بە پاکڕاکردنی ژینگە بکەن و سوودەکانی ژینگە بۆ هاوڵاتیان چییە و دەکات کە بەهۆی زۆری ڕێژەی سەوزایی ئەم زەختە زۆری کەوا لەسەر ژینگە هەیە کەمتر بکرێتەوە و ئێستا جیهان بەرەو گەرمبوون دەچێتن وا بکەین لە ڕێگەی سەوزایی و دار و نەمامەوە ئەم گەرمیە کەمتر بکەینەوە وا بکەین کە زیانەکانی پیسبوونی ژینگە کەمتر بکەنەوە لە ڕێگەی سەوزاییەوە بۆیە ئێمە هەموو کاتێک و هەموو ساتێک لای ئێمەمانان و ژینگە دۆستان ژینگە پارێزیە بۆیە هەموو کاتێک ئێمە پەیام ئاڕاستی هاوڵاتیان و هاونیشتمانیان دەکەین کە زیاتر ژینگەی خۆیان بە پاچی ڕابگرن و ژینگەی خۆیان خۆش بێت چونکە لە کۆتا جاریش وا دەکات کە سوود بە هاوڵاتیان بگەێنێت بەهۆی ئەو پاگڕاکردنی ژینگەی کە ئێوە ئەوان لە ناو ژینگەدا دەژین و لەو شوێنەدا دەژین کە ژینگەی خۆیانە بۆیە پێویستە هەمومان کاتێک کە دەڕوێنرێتن و لە ژینگەیەکدا دەژین وا بکەین کە دارەکان ئاو بدەین وا بکەین کە دارەکان خزمەت بکەین و چونکە ئێمە چۆن خزمەت بە دارەکان دەکەین دارەکانیش سوود بە ئێمە دەکەین لە ڕێگەی ئەو ئۆکسجینە پاکەی کە دەیدەن بە ئێمە ئەکید هەموو کات و ساتێک گرینگە بۆ ئەوەی کە دار بڕێتن بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی زیاد بکرێت چونکە بەڕاستی جیهان ڕوبەڕووی قەیرانی پیسبوونی ژینگە بۆتەوە بۆیە ئێمەش لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەم پیسبوونە بوونەتەوە بۆیە پێویستە هەمومان دەست لە ناو دەست یەک بە یەکتیم کار بکەین بۆ ئەوەی زیاتر ژینگەی خۆمان پڕسەوزایی بکەین بۆی بگەینە ئاستی ستانداردی جیهانی چونکە بەڕاستی هەرێمی کوردستان لە ڕووی کەمی ڕێژەی سەوزاییەوە وەکو پێویست نییە بە پێی ستانداردی جیهانی نییە بۆیە بۆ ئەوەی کە ئێمە بگەین بە ئاستی ستاندەر جیهانی پێویستە ڕێژەی سەوزاییمان زیاد بکەین زیاتر بە ژینگەکانی خۆمان وا بکەین کە پڕسەوزایی بێتن و ئایی بدەین چونکە بەڕاستی هەر دەرساندن ئەساس نییە گرنگترین